ساڵتان لێبێت بینەرانی زاری کرمانجی قایمقامیەتی قەزای ناوەندی سۆران کۆبوونەوەیەکی هەبوو لەگەڵ پیشەوەران و کۆمەڵێ بڕیار و ڕاستپاردەی تر هەیە لە قایمقامیەتی قەزای ناوەندی سۆران بۆ ئەم ساڵ لە کۆی ئەو کار و پرۆژانەی کە یانەوێت جێبەجێ بکرێت. من زانیاری زیاتر لە کاک ڕەجەب زوبێر قایمقامی قەزای ناوەندی سۆران وەرەگرم. کاک ڕەجەب ئەماندوو نەبن. دوێنێ هەم سەردانێکی مەیدانیتان هەبوو بۆ ناوچەی پیشەسازی کۆن، هەم دانیشتنیشتان هەبوو لەگەڵ پیشەوەران. گەیشتن بە چی لەگەڵ؟ ئێمەکە لەو سەردانە تەماشای شوێنەکەمان کرد ئاڵنگاری و بەربەستەکانی کە بەردەم پرۆژەکە چی بوون بۆکە پرۆژەکە خێراتر بێ ماوەی کە خۆت خەڵکەکەش دەزانیتن پرۆژەکە بە شێوازێکی خاو بەڕێوە دەچوو هۆکاری خاو بەڕێوە چوونیشی بەشێک لەو بەربەستانەیە کە کەوتوتە سەر ڕێگە ئەو دوکانانە ئەو شوێنەکە بەکو زیادە ڕۆ هاتیتە سەر ڕێگەیان جەبڕیارماندا ئەو ڕۆژانەیشی لەسەر بکەین کە ئەو زیادەڕۆ و کەم و کورتەکان هەڵبگرین بەڵام کۆمەڵی پیشەوەر بوون ماوەی بۆ قسەمان لەگەڵ پیشەوەرەکان کرد و کۆمەڵی پیشەی جیاوازی تێدانە خەڵکێکی کاسبن نەمانویستووە لە سنتەری قەزای ناوەندی سۆرانی تا پەر ببنە و کرێکیان هیچ شوێنێکیان نەبینی بە تایبەتی کۆنەفرۆش و دەرگا و پەنجەرە فرۆش ئەوانەی کە ئالمینیۆم ئیشی وا دەکەن پیشیان جیاوازترە بڕیارماندا و ماوەیەکی شێشی لەسەر دەکەین کە شوێنێکی تایبەتیان بۆ دەستنیشان بکەین لە سنعای نوێ بە تایبەت بکرێتە بازارێکی تایبەت بە کۆنەفرۆشان و نەکە ئەو کۆنەفرۆشانە شوێن ئەو کۆنەفرۆشانە کەشکە لە قەزای ناوەندی سۆران پەرت و بەڵاو بوون هەموو بکەینە یەک بینێک شوێن هەم بۆ ڕەخستن و سیمە جوانکردنی سیمای شار هەم بۆ ئەوانش کە بتوانێت شوێنێکی گونجاوتریان هەبی بەرفراوانتر بی و تایبەتیش ببەوە بۆی ئەو بڕیارەماندا و لە مستەقبەلی بەرنامەمان هەیە کە بۆ پیشەکانی کەش هەنگاوی لەم چەشنە بنین. ئامار و داتاتان لەبەر دەستەکە لە نێو قەزای ناوەندی سۆران چەند پیشە و کاری جیاوازێ ئەوانە هەمویان کەوتونەتە سنتەری شار و ئەیان گوازنەوە بۆ ناوچەی پیشەسازی نوێ ئەوانەی کە پەیوەستە بە ناوچەی پیشەسازی نوێوە بالفعل ئەوانە هەموو دەگوازینەوە ئامارێکی دقیقمان لەلایە ئاماری هەموو پیشەکان ئێستا لە ئەوەی کە ئیش دەکە لە قەزای ناوەندی سۆران بە پیشە جیاوازەکانیانەوە ساڵی ڕابردوویشێکی جدیمان لەسەر ئامار کرد ئامارێکی تەواومان لەلا داتامان هەیە کە کەسێکی کە ئستقلالی ئەو بابەتە نەکاتن خوان نەخواستە کە پیشەکەی ئەو نەبوو بیداوا بکە کە پیشەوە بە شێوازێکی کە بە خۆی بخزێتینە ئەو بابەتە هەموو ئەوان ئامار لەلای ئێمە هەیە پێشەوەی کە بڕیارەش بدەین و دامان پیشەکانی کەش وەکو ئەوەی کە پەیوەستە بە سنعای نوێ هەموو ئەو پیشانە بگوازینەوە سنعای نوێ لەگەڵ ئەوەشدا کە بەرنامێکمان هەبوو تایبەتی بۆ مریشک فرۆش و ئەوانێک لە کۆڵان و گەڕەکەکان بەڵاون داوامان کردە لەسەر وکاتی شارەوان ئەگەش دووسێ شوێنی تایبەتمان بۆ دەستنیشان بکرێتن ئامارمان لەلایە بەڵام زەویمان خۆتە زانی ساڵانی ڕابردووش ئەو زەویانێک کە هەبوونە خەڵک ئیشی لەسەر کردی و زەوی ئەو تۆمان نەما لەبەردە ویستمان یەک دوو پاشە زەوی تایبەت بۆ ئەو مەباتە نزیکیش بی لە هاوڵاتیان بۆ مریشک فرۆش و ئەوانە دابین کە هەم بتوانین کۆنتترۆلکان کە لە ڕوو خاوێنی و پاک و خاوێنی ئەو کۆنتترۆل بکرێن هەمیش بازارێکی تایبەت بی و لە کۆڵان و گەڕەکەەکان نمینین چکەندێک پیشانە پێویستە شوێنی تایبەت بە خۆیان هەبیتن مەبەستەوەی کە مریشک فرۆشانیش لە شوێنێک کۆبکەنەوە بەڵام نزیک بن لە گەڕەکەەکان بەڵام ئەو پرۆسەیەکی ئاسانە خۆی پرۆسێکی ئاسان نییە پێم بێ ئاسانبی بەڵام لە چەند دامان ناوە لە چەند شوێنێکی جیاواز نەکەم و بکەینە یەک شوێنەوان چکە هەندێک شوێنە خەڵکە ڕۆژانەی پێویستی پێێتی دەکرێت دووسێ شوێنی جیاواسەبی مەسەن لە گەڕێکی ئازادی دیانە دێلزیان ناوچەی تایبەتەبی لە سنتەریش ناوچێکی تایبەتەبی بۆی کە خاوڵەتە بتوانین ڕاجع ئەو شوێنە بکەین کە تۆ مریشکێکی زیندوتەوێت ناوچەیەک نزیکیش زۆر زۆر دوور نەبی بتوانانی بچی لەوێن دەردابینی بکەیت بە حکوومەتیش بتوانانی چاودێریان کە لە ڕوو خاوەنی پاک و خاوێنی پێم وابی هەم بۆ لە کۆڵان و گەڕەکەەکان خەڵکەکەش گلەی کەمتر دەبیتن چونکە ئێستا بەشێک لە هاوڵاتیان گلەی دەکەن ڕۆژانە لە کۆڵانەکان بۆنی مەسەلەن مریشکە فلانە ئیشی لەسەر دەکەن ئەوانە ڕەنگە دوای مەسائلی تەندروستیش بینیتەکایەوە جا پێمە باش ئەندێک پیشە هەنە گواستنەوەی بۆ شوێنێکی تایبەت بازاری تایبەت هەم بە خودی پیشەوەەر باشە هەم بە خودی هاوڵاتیان و پاک و خاوێنکردنی جا بەرنامەمان هەیە ئەگە بتوانین ئەگە زەویمان بۆ دابین بکرێت لە پیشەکانی کەشکە ئینسجامێک دروستکەینەوە دەڕێخستنێک لە بازار بکەین لەگەڵ بەرەو پێشبردن و زیادی پرۆژەکان و خۆشبەختانە خۆش چەند ساڵێکە حکوومەتی هەرێم گرنگێکی تایبەتی بە قەزای ناوەندی سۆران و ئیدارەی سەر بەخۆی سۆران بەگشتی داوە و ڕێژەی پرۆژەکان زۆر بووینەوە لە ساڵی ئایندەشدا دەمانەوێتن لەسەرەوە سیمای شار و جوانکردنی زیاتری ئەم شارەوە پێوە دیاربوونی کە شارێکە شاری شەهیدان مستحقی هەر خزمەتێکە جابۆی دەمانوێت ڕێخستنێک بکەین لەو فترێ جوانکاریەک و تایبەت بە پیشە جیاوازەکان لە ڕووی جوانکاری سەوزایی ئەوانە کۆمەڵی بەرنامەجین کە لە بەرنامەجی ئەو ساڵەمەدا هەر لە بابەتی جوانکردنی شار پێشتریش لە ڕێزاری کرمانجی ئاماژت بۆدا شەقامی هەرێت کە یەکێکە لەو شەقامە بەرچاوانەی سۆران بەنیاز بوون بەرنامەیەکی جوانکاری بۆ بکەن بە چی گەیشتووە خۆی چەندین جار لە ئیداری سەربەخۆی سۆرانش کۆبوونەوەی ئام لەسەر کرا لەسەر بابەتە دیزاین و
و پرۆپۆزەل و دەرخستە هەموو بابەتەکانی ئامادە کراوە چونکە دەمانویست کارەباکەشی کولفەی کارەباکەی تۆزە بۆ ئێمە برە قرس بوو چونکە دەمانویست هاوبەشێک لەگە دوکاندارەکانیش بکەین بەڵام چونکە ڕێژەی ئەوەکەی زۆر بوو چاوەڕوان بووین خۆت لە پێش سەر ساڵ و حکمی ئەو بوجە و تەرخانکردنی بوجە ڕاوەستانی هەندێک حاڵات ویستمان لە دوای دەستپێکردنی ئەو وەرزی سەرمەسۆلە بەنیازیان ینی پرۆژەکەمان ئامادە کردی ئینشاءالله لە خلالی ئەم ساڵەدا هەوڵ دەدەن ئەو پرۆژەیەش ببینەوەری جێبەجێکردن پرسیاری من لەسەر ناوچەی پیشەسازی نوێ بێ لەگەڵ پێشانگاکانی ئۆتۆمبیل دەنگۆیە کە بۆ ئەوانە بگوازرێنەوە بۆ شوێنێکی تر ئەو دەنگۆیانە ڕاستن خۆی ئێمە تا ئێستا هیچ بەرنامەیەکی وامانە هیچ پلانێک نییە و ئێستا شەبینی پیشە جیاوازەکان دەبینە سناعی نوێ بەرنامەمان نەبوو بۆ گواستنەوەی سناعی نوێ تا ئێستا هیچ پلانێک نییە و ئەوەی کە دەنگوانێک کە بڵاو تو ئێمە ئیدارە ئاگادار نینەوە ڕاستێکی خۆش بێ کاکرێزە و سپاس بۆ تۆکەوە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان قسەکانی ڕزەب زوبێر قایمقامی قەزای ناوەندی سۆران بوو لەسەر ئەو کۆبوونەوانەی کە بە تایبەتی لەگەڵ پیشەوەرانیان کردووە بۆ دروستکردنی ناوچەی پیشەسازی نوێ و کۆکردنەوەیان لە شوێنێکی تایبەت